لە هەوڵدانی جددی بۆ بەنێو دەوڵەتیکردنی مەرجی کێلێ لەبەرەوەی پێمان وایە بە فەرمیناساندنی مەرجی کێلێ زۆرترین فرسەتی کارکردن بۆ خەڵکی ناوچەکە دەڕەخسێنێ بە پشدەر و تەنانەت بە هەموو ئیدارەی ڕاپەڕینی مەسنووری ئیدارەی ڕاپەڕینیشەوە. پێشمان وایە کاتیەوە هاتووە ئیتر واز بهێندرێت لە ململانی حیزبی ناڕەوا و ناوچەگەرێتی بۆ دژایەتیکردنی مەرجی کێلێ. دووەمیان هەوڵدانی جددی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای سەرجەم نوێنەرەکانی خەڵکی کوردستان لە بەغدا بۆ دروستکردنی بەنداوی دڵگا کە پێمان وایە ئەمنی ئاوی زەی بچووک مسۆگەر دەکات لەبەرەوەی ئێستا مەترسیەکان ئەوەندە جددین و ئەوەندە نزیکن پێمان وایە لەم ساڵ بەدواوە شتێک نامێنێ بە ناوی ئاوی زەی بچووکەوە خەتەر لەسەر ئەمنی ئاوی خواردنەوە و کشت و کاڵ و تەنانەت ژینگە ئاویەکەی ناو زەی بچووکیش دروست بووە بەڵام پێمان وایە ئەگەر کار بکرێت لەسەر دروستکردنی ئەو سەددا ئەمنی ئاوی تەنانەت دەریاچەی دوکان و بەشێک لە عێراقیشی تێدا مسۆگەر دەکرێت. یەکێکیکە لە داواکاریەکان تەواوکردنی ئەو جادەی دووسایدی دەربەند ژاراوەیە کە هەرچەندە کارکردن تێدا ئێستا وەستاوە پێمان وایە کاتی ئەوە هاتووە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێکی جددی لێ بداتەوە بۆی چیتر خەڵک لەو مسافە بچووکەدا لەو ڕێگات تەسک و ناخۆشەدا زیاتر خەڵک نەبێتە قوربانی. داواکاریەکی کەمان لە حکوومەتی هەرێمی کوردستان بریتیە لە تەواوکردنی جادەی شەستی و ئەو پردەی دەواازەی خلاص لەگەڵەوەیدا کە مەملەکەتی شەهیدانین بەڵام تا ئێستا مۆنۆمنتێکمان نییە بۆی بیکەین بە معلەمێکی حەزاری کە میوانێک یا کەسێکی ئەجنەبی هات بیبینە ئەو مۆنۆمنتە بۆ ئەوی لەوێ تەفاسیلی مێژووی ئەو شارات پیشان بدرێت. هەروەها هەوڵدان بۆ لە ڕێگای نوێنەرەکانمانەوە بۆ بە جینۆساید ناساندنی تەرحیلی سەد تاپای ئەو حەوزی پشدەرە لە ساڵی 1970. ئێمە پێمان وایە ئەو داواکاریانەی ئێمە ئەوەندە داواکاری جددین هیواداری حکوومەتی هەرێمی کوردستان بە جددی ئاوڕیان لێ بداتەوە. ئەگەر نا ئێمە حکوومەت دڵنیا دەکەینەوە کە لە ئایندەی زۆر نزیکدا ئەم پشدەرە دەبێ بە مەملەکەتی پیر و بە ساڵات چوان لەبەرەوەی ئەو شەپۆلی کۆچ و ڕەوەی گەنجان کە لێرە دەستی پێ کردووە لە ئایندەدا ئەم وڵاتە دەکا بە مەملەکەتی پیر و بە ساڵات چوان